بەرنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104 بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کۆمەڵی ئیسلامی کوردستان عێراق بەشداریەکات لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی 2018 بە لیستی سربەخۆی ژمارە 104 لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دهۆک و تێکۆشێت بۆ هێنانەدی ئەم بەرنامەی خوارەوە. تەوەری پێنجەم دادگەری. یەک شەڕکردنەوەی هەوڵەکان بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراق بە ئامانجی چارەسەرکردنی دادگەرانەی کێشەی کەرکووک و پەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و سەرجەم ناوچەدابڕاوەکان لە هەرێمی کوردستان و بەدواداچوون بۆ یەکلایکردنەوەی دۆسیەکانیان. دوو ڕێخستنەوەی سوپای عێراق لەسەر بنەمای نیشتیمانی دوور لە بنەمای تائیفی بە ڕەچاوکردنی مافەکانی هێزی پێشمەرگە لە چوارچەوەی دەستوری عێراقدا. سێ دیاریکردنی ڕێژەیەکی گونجاو بۆ هەر تاکێکی عێراقی لە داهاتەکانی فرۆشتنی نەوت بە شێوەیەکی ساڵانە. چوار جێگیرکردنی ڕێژەی لە 17 لە بوجەی گشتی عێراق بۆ هەرێمی کوردستان تا ئەنجامدانی سەرژمێری گشتی. 5 پارێزگاریکردن لە سربەخۆیی دەسەڵاتی دادوەری و دوورخستنەوەی هەژمونی حیزبی لەسەری. 6 ڕێگرتن لە دەست بە سەراگرتنی مڵک و ماڵی گشتی لەلایەن بەرپرسانەوە. لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە 104.